ناود ئیمان بوو؟ بەڵێ. ئیمان شەهادە چییە؟ دکتۆرە. چەند زمان دەزانی؟ 4. 4. تورکی و ئینگلیزی و عەرەبی و فەڕەنسی. وایە. شارزای لە کۆمپیوتەر هەیە؟ بەڵێ. وەک چی؟ وەرد و هەموو بەرنامەکانی کۆمپیوتەر. چۆن ئیشت دەست نەکەوتووە؟ پێشتر لە شەریکەیەکی ئیشمە کرد بەڵام ئیفلاسی هێنا. دوایەوە چوومە شەریکەیەکی کە بەڵام لەوێ خۆم ڕۆشتم لەبەرەوەی مرتاح نەبووم. یعنی چۆن مرتاح نەبووی؟ لەگەڵ مدیرەکەیانە مرتاح نەبووم. یعنی لەبەر چ مرتاح نەبووی؟ ئەو بەغەڵەت لە من تێگەیشت بووم. من لەو کەسانە نەبووم کە ئەو ئەیویست. چەند سەعات دەتوانین دەوام بکەین؟ خۆی 8 سەعاتە بەڵام من نەتوانم 10 سەعات بیکەم 12 سەعات بیکەم لەبەرەی وەزنی مادەم زۆر خراپە کرێچیم مناڵێکم هەیە مێردەکەم ئیشی نییە. باشە دوای خۆم خەبەرت دەمێ. بەڕێزم وەرەگیرم ئەگەر وەرەگیرم پێم بڵێت ئەگەریش وەرناگیرم هەر پێم بڵێ چونکە بەڕاستی زۆر پێویستم پێیەتی. دەکرێت لۆ ناکرێت. ئێستا بڕات مەشغوڵین دەکرێت دانی ئێوارێ دوو بە دوو لە شوێنێکی تایبەت دابنیشین باسی ئەو بابەتە بکەین و مەجالی تێدایەت و لە ئۆفیسە شوێنت بتەوە. بەڕێزم پێویست بە ئێوارە ناکات. ئێستا من وەڵامی خۆم وەرگرت ئەزانم کە وەرناگیرم. من لەو ئافرەتانە نیم تۆ بەغەڵەت لە من تێگەشتویت. ئێرە شوێنی ئیشە نەک شوێنی تایبەت. من ئافرەتێکی بەحەیام بۆیە لە هەندێک کۆمپانیا جێم نابێتەوە. من مێردەکەی خۆم ناگۆڕمەوە بە هەموو دنیا وە خیانەتی لێ ناکەم لەبەر مادی و های هەزار جار های 10,000 جار های یاخۆ بەخێربی سەرچاو ناوچی بوو؟ ترێ. ماشەڵڵا ترێ وای ترێ کوتزانی حەزم لە ترێیە وای ناوچی چەند خۆشە. ترێ خان شەهادە چی؟ دیبلۆم. دیبلۆم هەر دیبلۆم زۆر زۆر باشە. ترێ خان تو شارەزای لە کۆمپیوتەری کووە؟ فەیسبوک ئەزانم، ئینستاگرام ئەزانم، مەسنجەر، سناپچات و تیکتۆک. تیکتۆک؟ تیکتۆک هەر زۆر پێویستمە تیکتۆکە. بەڕاستی ئەتو زۆر زیرەکی زمانی کوردیش ئەزانم. کوردی هەر زۆر مهمە. ئەوکو فێرە کوردی بووی. هەتا ئێستا کوردیەکەم باش نییە. چەند کاتێتی ئیش بکەین؟ بەدڵی تۆ حەیرانی. مادەم بەدڵی منە بەڕاستی هەموو شتێک بەدڵی تۆ دەبێت ترێخان. ترێخان فەراغێکی ئیداریمانەیە دەتوانی وەکو مدیر ئیداری ئیش بکەین؟ چەند مۆزەفە؟ وەڵا پاس زۆر نینە. نا زۆر هیلاکە بووم. حەزم لێیە بۆ سکرتێر. سکرتێر؟ هەر گرنگ نییە مادەم ئەتوو چت پێ خۆشە ئەوەی دەکەین. باشە ترێخان؟ دلێر جا مدیر جان. کاکە دلێر بەرە تۆ کەسەکی ئەکتیڤی لە شەریکەکەمان. مەمنونم. ئەوجا تو لە ئێستا وەکو مدیر ئیدارە دەوام دەکەی ترێخانیش وەکو سکرتێری خۆم. مدیر جان لۆ هیچم کردیە شتەکت لە من دیتیە لۆ سکرتێر نەبووم. ئەو هیچ پەیوەندی بەوەی وەنیە کاکە چ بڕیارمدا ئەوەیە باشە؟ آخر مدیر وەڵا ماشەڵڵا بە قودرەتی قادری ئەو ژنە هاتە ژوورێ مدیر گوتم دەرەجەکێکە بەس نەمگۆ لامدە لە سکرتێری. دەرێ بڕۆ دەرێ وەرمە لەبەر چاو بڕۆ دەرێ. مەڕۆ ئەزانی من کێم؟ ناوەڵا من ئەو کچەم کە 2 ساڵ پێش ئێستا هاتمە ئێرە کە خاوەنی 4 زمان بووم کە شەهادەی دکتۆرام هەبوو بەڵام وەرد نەگرتم لەبەرەوەی جلێکی شیاوم لەبەرا بوو لەبەرەوەی قسەی بریق و باقم بۆ نەکردیت بۆیە وەرد نەکردم بەڵام ئێستا قسەی بریق و باقم بۆ کردی وا خۆم دەرەخست کە تەسلیمی جەنابت بم بۆیە وەرد گرتم نەخێر من لێرە ئیش ناکەم من خاوەنی کەرامەت و شەرەفم تێگەیشتی؟
مدیر جان ئێستا من سکرتێرم یان مەسئول کارگێڕێ نازانم چییە والبدل بردێ